ئەم جارە سەرۆکی حکوومەت بە شێوازێکی نوێ پێشەنگایەکی نێودەوڵەتی کردەوە. چوارەم پێشەنگای تەکنەلۆجی نێودەوڵەتی هایتێکسە لە هەولێر. جیاواز لە ساڵانی ڕابردوو پێشەنگەکە کۆمەڵێک کۆمپانیای نوێ و کەرەستەی نوێی تێدا نمایش کراوە. بەشێکیان بە سیستەمی نوێ و بە گۆڕانکاریەوە نیشانی ئامادەبوواندرا. یەکێک لە کۆمپانیەکان کە لە بواری کامێرا و سکیۆرەتی کار دەکات سیستەمێکی کامێرەی چاودێری نمایش کردووە کە ئەگەر وێنەی کەسێک بگرێت لە هەموو شەقامەکاندا خۆی بەدوایدا دەگەڕێ و دەیدۆزێتەوە. کامیرای نوێمان هێناوە کەوا دەتوانێت لە دوورەوە دەتێکتی دەموچاو بکاتن، سمارت ترایکینگە بە دوای شەخصدا دەگەڕێ، با بڵێن حەجمی شەخصەکە دیاری دەکات، ڕەنگی شەخصەکە دیاری دەکات، شکلی دەگریتن بۆ خۆی بە دوایدا دەگەڕێتن. لە بواری دیکەشەوە مەسەلەن کامیرایکی دیکەمان هێناوە ساڵ بەشدارین تێیدا بەشداریمان پێ کردووە. ئەو کامیرایە لە ڕێگای یەک سیم کارتی 4Gەوە ئیش دەکاتن، بە تاقە شەمسی ئیش دەکاتن. لە پێشەنگەکەدا زیاتر لە 121 کۆمپانیا لە 20 وڵاتی جیاوازەوە بەشدارن. ڕێخەری پێشەنگەکەش دەڵێت ئامانج لەم پێشەنگایە ئاشناکردنی وڵاتیانە بە تەکنۆلۆژیای نوێ و سەردەمیانە. جەختی سەرەکی پیشانگاکە لەسەر بە دیجیتالکردنە نزیککردنەوەی خەڵکە لە چەمکی دیجیتال بوون، چونکە حکومەتی هەرێمی کوردستان خەریکی بە دیجیتالکردنی داوم دەستگاکانیتی وەکەرتی تایبەتش خەریکن بەرەو پرۆسێ بە دیجیتال بوون دەڕۆن. جا لێرە ئەو بەرهەمانەی کە یارمەتی دەرن لە بۆ هەبوونی حکومەتێکی دیجیتالی لێرە کۆمپانیاکان هاندراینە کە بینن نمایشیکەن و لەگەڵ ئەوەش چەندین پانێڵمان هەیە کە یارمەتی ڕۆشنبیرکردنی خەڵک دەدا لەسەر چەمکی بە دیجیتالی هەتاوەکو ئەو ڕۆژەی کە ڕوو دەدات ئاسانتر وەری بگرن، چونکە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ڕێک پێیناوەتە ناو سەردەمی دیجیتال بوون. 7 پانێڵ لە پێشەنگەکە لەلایەن 13 پانێڵستی وڵاتانی جیاوازەوە بەڕێوە دەچێت. بەڕاریشە پێشەنگەکە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێت کە پێشبینی دەکرێت زیاتر لە 50,000 کەس سەردانی بکەن. لە پێشەنگای هایتێکس نوێترین و دوایین داهێنانە تەکنۆلۆژیەکان نمایش دەکرێن. زۆربەی کۆمپانیا بەشداربووەکان دەیانەوێت پیشانی ژینگە و حکومەتی بدەن کە ئامادەن وەک سەرچاوەیەکی تەکنۆلۆژی سیر بکرێن دا حکومەت زیاتر پشت بە کۆمپانیای نێوخۆیەکان ببەستێت لە بواری بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان. ئازەر فاروق، کوردستان 24، هەولێر.